بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. بینەرانی خۆشەویست، سەلامی خوای پەروەردگارتان لەسەر بێ. پێخۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ئەحکامەکانی ڕەمەزان هاتمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. حەڵقەی ئەمڕۆمان حەڵقەی 14ەمە، بەردەوامین لەسەر باسی ئەو کەسانەی کە ئەهلی ئەعذارن و ئەتوانن ڕۆژووی ڕەمەزان نەگرن یان واجبە لەسەریان نەیگرن. بۆ نمونە ئێستا حەڵقەی ئەمڕۆمان باسی ئەمانە ئەکەین، ئەو ئافرەتانەی کە لە سوڕی مانگانن یان لە حاڵەتی زەیسانی پاش مناڵبوونن، ئەوانە ناتوانن ڕۆژوی ڕەمەزان بگرن. ئەگەر بشیگرن بۆیان دروست نییە، یعنی دروست نییە و هیچیان بۆ نانووسرێ و ئەهلی علم ئیجماعیان کردووە لەسەر ئەوەی حائض و نوفەسا ناتوانن ڕۆژوی ڕەمەزان بگرن و حەڵاڵیش نییە بۆیان بیگرن و ئەبێ بیشکێنن ئەگەر گرتبیان و دوایی بە قەزا بیدەنەوە. و ئەگەر بزانن کە لە شەرعا دروست نییە و بەڵام هەر بیگرن لەوەشێ گوناحباریش ببن. خاتو عایشە دایکی ئیمانداران خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ: كنا نحيض على عهد رسول الله صلى الله عليه وسلم فنؤمر بقضاء الصوم ولا نؤمر بقضاء الصلاة. لزمانی پێغەمبەر صلى الله عليه وسلم تووشی سوڕی مانگانە ئەهاتین، ئەمرمان پێ ئەکرا دوایی ڕۆژۆکە بە قەزا بینەوە، بەڵام ئەمرمان پێ نەئەکرا نوێژەکەمان بە قەزا بدەینەوە. ئەوە لە بوخاری و موسلیمە هاتووە. هەر کاتێ ئافرەت بینی تووشی سوڕی مانگانە بووە یان زەیسانی، ئەگەر لە ناو ڕۆژوو شابێ، بۆ نمونە ئەگەر لە ساتی ئەخیری ڕۆژەکە شابێ، ئەبێ ڕۆژۆکەی بشکێنێ و بۆی دروست نییە. بەڵام ئەگەر ئافرەت لە کاتی ڕۆژی ڕەمەزانە پاک بوویەوە، لە کاتی ڕۆژووە ڕۆژەکەی پاک بوویەوە، ئەوە لەسەری نییە ڕۆژەکە باقیەکە بگرێ، لەسەری نییە، ئەو ڕۆژەشی بۆ حەساب نییە، ئەو ڕۆژەشی بۆ حەساب نییە. بەڵام ئەگەر شەو پاک بوویەوە، ئەوە پێویستە، یعنی پێشی بانگی بەیانی پاک بوویەوە، ئەوە پێویستە ئەو ڕۆژە بگرێ، ئەوە پێویستە ئەو ڕۆژە بگرێ. ئەگەر چی خۆشۆردنەکەشی دوا بکەوێ بۆ دوای فەجر، بەڵام پێویستە ئەو ڕۆژە بگرێ. ئەی باشە خۆی نەشۆردووە، هیچ ئاساییە با خۆشی نەشۆردە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وا هەبووە خۆشۆردنی لەشگرانی ئەخستە پاش بانگی بەیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ئەشۆرد و ئەمجا ئەچوو بۆ نوێژی بەیانی. یعنی کاتی ڕۆژووشە، بەڵام با لە شیشت گران بێ ئاساییە، بەڵام مهم ئەوەیە نوێژی بەیانی لەدەست نەچێ. جۆرێکی تر لەوانەی کە بۆیان هەیە ڕۆژوو نەگرن، ئافرەتی دووگیان و ئافرەتی شیردەر. ئەنەسی کوڕی مالک ئەفەرمێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگێڕێتەوە بمان ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: إن الله عز وجل وضع عن المسافر شطر الصلاة عن المسافر شطر الصلاة وعن الحامل والمرضع الصوم وعن المسافر والحامل والمرضع الصوم أو الصيام. إمام أحمد وأصحاب السنن همويان أم حديثة أجرنوا، وشيخ الباني فرمي حديثك صحيحة. وتخواي پروردگار لسر مسافر نيوي نوجي لا بردوه، يعني نوجه 4 ركعات كان أكابة 2 ركعات. وهروها لسر مسافرو، لسر آفرتي شیردەرو، لسر آفرتي دوجان خوای تعالى ڕۆژووی لا بردووە، یعنی بۆیان هەیە ڕۆژووی ڕەمەزان نەگرن.
ئافرەتی دووگیان و ئافرەتی شیردەر ئەنی ئەوەی کە شیری مناڵ ئەدا سێ حاڵەتیان هەیە. حاڵەتی یەکەم ئەگەر لە خۆیان ترسان، یعنی ئەگەر ئەو ئافرەتە دووگیانە یان ئەو ئافرەتە شیردەرە لە خۆی ترسا کە تووشی شتێک بێ کاتێ بە ڕۆژوو بێ، ئەوە حکمی عینەن وەکو حکمی نەخۆش وایە. ئەوە حکمیان عینەن وەکو حکمی نەخۆش وایە. ئەگەر مەشەقەتەکە زۆر بوو ئەوە حرامە ڕۆژوو بگرێ و پێویستە ڕۆژوو نەگرێ. بەڵام ئەگەر مەشەقەتەکە کەم بوو یان زەرەرەکەی نەبوو بەس مەشەقەتی هەبوو بەس مەشەقەتەکە زۆر نەبوو، ئەو کاتە مەکروهە ڕۆژوو بگرێ. بەڵام ئەشتوانێ بیگرێ، بەڵام کەراهەتی هەیە بیگرێ و ئەتوانێت دوایی بە قەزا بیداتەوە. بەڵام ئەگەر هیچ مەشەقەتێکی نەبوو، هیچ قورسیەک و بارگرانیەکی لەسەر نەبوو، ئەوە پێویستە لەسەری ڕۆژوو بگرێ. عینەن وەکو نەخۆشیش هەر هەمان حاڵەتی هەیە. ئەگەر ئافرەت لە مناڵەکەی ترسا، یعنی ئافرەتی دووگیان یان ئافرەتی شیردەر، ئەگەر ترسا ڕۆژوو بگرێ زەرەر بە مناڵەکەی بگا، ئەو کاتانە ڕۆژوو ناگرێ لەبەر ئەوەی ئینقاذی گیانێکەکە کە مناڵێکە و ڕۆژەکان بە قەزا ئەداتەوە. حاڵەتی سێیەم ئەگەر لە خۆیان و لە مناڵەکە ترسان، ئەوە بەتەئکید ئەو کاتە ئەبێ زیاتر و زیاتر جەخت کراوە لەسەری نابێ ڕۆژوو بگرێت و دوایی بە قەزا ئەیداتەوە و هیچیش پێویست نییە لەسەری دوایی فدیە بدا. ئاخر هەندێک لە عولەما ئەڵێن فدیە بدا، بەڵام ئەوەی کە ئەرجەحە هیچ فدیەیەکی لەسەر نییە. یعنی ئافرەت لە هەر حاڵەتێکە لە خۆی ترسا، وەکو ئیبن باز فەرموویەتی ڕەحمەتی خوای لێبێ، ئەفەرمێ والصواب أنهما إذا خافتا على ولديهما أو نفسيهما أفطرتا وقضتا بدون إطعام. ئەفەرمێ ئافرەتی دووگیان و ئافرەتی شیردەر ئەگەر لە مناڵەکەیان بترسن یان لە خۆیان بترسن یان لە خۆیان و لە مناڵەکەش بترسن، لە هەر حاڵەتێک لەم حاڵەتانە ڕۆژوو ناگرێ و قەزای ئەکاتەوە، هیچ ئیطعامێکیش ناکات، هیچ ئیطعامێکیش ناکات. ئەمە ڕەئی ئەرجەحە لە مەسئلەکەیە. قەولێکیشمان هەیە طبعا لەسەرەوەی کەوا ئافرەتی شیردەر و ئافرەتی دووگیان ڕۆژووی ڕەمەزان ناگرن و تەنها فدیە ئەدەن. ئەم قەولەش هەیە، من لە کتێبەکەی خۆمان ڕاستەکەی ئەم قەولەمە بە ئەرجەح زانیوە، بەڵام ئێستا تۆزێکینێکم قەلەقێکم هەیە لە قەولەکە، چونکە زۆرینەی عولەما لەسەر ئەوەن کە ئەبێ قەزا بکاتەوە. ئەگەر چی قەولە ئەو هینە لە ئیبن عەباس و لە ئیبن عومەرشۆ ڕیوایەت کراوە، ڕەزای خوا لە هەردووکیان بێ. ئیتر ئەو قەولەش هەیە، بەڵام قەولی بەقەوەتر کە زۆرینەی زانایان لەسەرین ئەوەیە ئەبێ قەزا بکەنەوە. من ئەڵێم ئەگەر حتا بۆی ئەکرێ ئەو کەسە فدیە بدا، ئافرەتی دووگیان بێ یا شیردەر بێ، ئەم فتوایە طبعا فتوای خۆمە زیاتر من نمبینی هیچ عالمێک ئەم فتوایە بدا، بەڵام ئەم فتوایە من ئەیدەم وبێدەوارم ئینشاءالله هەڵم نەکرد بێ و ئافرەتی دووگیان و شیردەریش ئیسفادەی لێ بکەن. من ئەڵێم ئەو خوشکەمان کە دووگیانە یا ئەو خوشکەمان کە شیر ئەدا لە خۆیان ئەترسن یا لە مناڵەکانیان ئەترسن، ڕۆژوو ناگرن، فدیە بابدەن. ئەگەر دوایی توانیان قەزای کەنەوە کە تۆزێ زەحمەتە قەزاکردنەوە لەسەر ئەوان، با قەزای بکەنەوە، یان چەندێکیان پێتوانی با قەزای کەنەوە. ئەگەریش نەیان توانی ئەمان فدیەیان داوە، ئەگەر نەشیان توانی ئەمان فدیەیان داوە. ئەم قسە ئەزانی ینی هۆکارەکەی ئەم قسە کە من ئەیکەم هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ئافرەت هەیە ئێمە ئەڵێن هەر ئەبێ قەزای کاتەوە، ڕەمەزان ئەڕوا ئەم دووگیانە، دوای مدەتێک ئەمجا مناڵیە بێ شیر ئەدا،
ڕەمەزانێتر دێتە سەرا ئەم جەهان بە هەمان شێوە یعنی چەند ساڵی لەسەر کۆ ئەبێتەوە لەسەر کەڵک ئەبێتەوە ئێمە پێی ناکرێ بە قەزا بیداتەوە دوای قورسە لەبەر ئەوە من ئەم فتوایە ئەدەم و هەستەکەم گونجاو بێ بۆ ئەم شوێنە هەستەکەم گونجاو بێ بۆ ئەم شوێنە داواکارم ئینشاءالله خوا لێم نەگری ئەگەر هەڵا بکرد بێ بەس ئینشاءالله هەڵە نییە ئەڵێم خواردن بدا فدیە بدا ئەگەر دوایی بۆی کرا بابی گەڕێنێتەوە بە قەزا چەندێکیشی پێکرا هەر با قەزا بیداتەوە هی ئەگەریش قەرزار بوو ئەم فدیەی داوە ئەگەریش پێی نەکرا ئەم فدیەکەی داوە على الأقل فدیەکەی داوە ئینشاءالله تاوانی بۆ نانووسرێ بە ئیزنی خوای پەروەردگار جۆرێکی تر لەوانەی کە ڕۆژووی ڕەمەزان ئەتوانن نەگرن کەسێک زۆری لێکرابێ ڕۆژۆکەی بشکێنێ بۆ نمونە کەسێک زاڵمیەک یان مێردێکی زاڵمی هەیە زەختی لێ ئەکات هەڕەشەی کوشتنی لێ ئەکرێ یا هەڕەشەی مەسەرەن لە ناوبردنی ئەندامێک لە ئەندامەکانی لاشەی لێ ئەکرێ یان هەڕەشە لە مناڵەکانی ئەکرێ مناڵێکی واپی ئەکەن یان مێردەکەت واپی ئەەکەین ئەگەر ڕۆژوو بگری لە حاڵەتێکی لەو شێوازە کە ڕووەدا و احتمالاتێک هەیە ئەگەر وەلەو لە سەتایەکیش احتمالێکی وابێ ئایا ئەو کەسە ئەو ئافرەتە یان ئەو پیاوە کە هەر بە هەمان شێوە زۆری لێ بکرێ ئایا ئەتوانێت ڕۆژوو نەگرێ بەڵێ ئەتوانێت ڕۆژوو نەگرێ یان ئەتوانێت ڕۆژەکەی بشکێنێت و گوناحباریش نابێ حتا زۆرێک لە عولەما ئەڵێن قەزایشی لەسەر نییە ئەڵێن قەزایشی لەسەر نییە چونکە لەسەر ئەوە بەڵگەمان هەیە کە ئینشاءالله لەبەرەوەی کاتەکەمان ئەمڕۆ تەواو بوو ئینشاءالله لە دەرسی لە حەڵقەی داهاتووە بەڵگەکان لەسەر ئەم بابەتە باسەکەین بە ئیزنی خوای پەروەردگار داواکارم خوای تەعالی تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکە و ڕەحم بە هەموو لایەکمان بکە و بەزەی بە حاڵمانە بێتەوە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی والسلام عليكم ورحمة الله وبركاته.